زانكۆی راپەڕین لەئێستادا بەیەكێک لە پێشكەوتوترین زانكۆكانی هەرێمی کوردستان دادەندرێت لە ماوەی دامەزراندنیەوە و زانكۆیە ئاستێکی بەرزی زانستی پێشکەش کردووە و ساڵ بە ساڵ ئاستی زانستی بەرزتر دەبێتەوە. سەرۆکی زانكۆی راپەڕین دەڵێت لە ماوەی دامەزراندنی زانكۆكەدا گەشەکردنێکی گەورەی بەخۆیەوە بینیوە و لە هەوڵدان بەرزکردنەوەی ئاستی زانستی لەو زانكۆیەدا فراوانتر بکەن. دوای ئەوەی کە زانكۆ فەرمانیکردنەوەی بۆ دەرچوو بەردەوام لە هەوڵدا بۆ ئەوەی کە بەشی نەوعی کە پەیوەندیدار بێ بە بازاڕی کارەوە بکاتەوە. ئێستا زانكۆمان لە خوێندنی بەیانیاندا خاوەنی نزیکەی 23 بەشە، لە ئێواراندا نزیکەی 10 بەشمان هەیە کە خوێندکاران دەتوێت بەخواستی خۆیان دێن لەو بەشانەدا دەخوێنن لەبەر گرنگی بەشەکان و پێویستیان بە بازاڕی کارەوە. وەروە لە ڕووی ستافی ئەکادمیشەوە زانكۆ توانیوێتی گەشەیەکی باش بکات بۆی کە ئێستا زیاتر لە 280 کادری زانستی لە هەڵگرانی بڕوانامەکانی ماستەر و دکتۆرا و نازناوە زانستەکانی مامۆستای یاریدەر هەتا پرۆفیسۆریش کار دەکەن لەم زانكۆیە. ئەمە جگە لەوەی کە توانیمانە کە بە هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا و هەروە حکوومەتی هەرێم توانیمانە چەند گرێبەستێک دابین بکەین بۆ زانكۆمان کە سوود لە شارەزای و خبرەی کەسانی بیانی وەربگرین. بە خۆشحاڵی و ئێستا نزیکەی 10 بۆ 15 کەس بەردەوام کە بابڵ ڕێژەکان لە گۆڕاندا لە خەڵکی بیانی کار دەکەن لەو زانكۆیە کە لەو ڕێژەیە نزیکەی 6 مامۆستامان هەیە لە سنتەری زمان داوانە دەڵێنەوە. بە خۆشحاڵی و ئێستا سنتەرەکەمان بۆ بە سنتەرێک کە دەتوانم بڵێم لە چێبڕچێ دەکات لەگەڵ باشترین سنتەرەکانی زمان لە کوردستان لە ناوچەکەش. گەڵ زانكۆکانی تریش هەنگاوی عملی هەبوو بۆی زانكۆمان زیاتر گەشە بکە. هەر بۆ نمونە لەگەڵ زانكۆی لستەر گرێبەستێکمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین دوو بەشمان بەشی ئەندازیاری کۆمپیوتەر کە لە داهاتوودا بتوانین بیکەینەوە، وەروە بەشی بایۆلۆجی کە ئێستا هەمانە پرۆگرامەکانیان بکەینە پرۆگرامی هاوبەش لەگەڵ ئەوان و بتوانین لە داهاتوودا دوای ئەوەی کە تەقیمی منهەجەکە دەکرێت تەقیمی باری خوێندن دەکرێت لە هەردوو ئەو بەشە بتوانین لەگەڵ ئەو زانكۆیە شەهادەی هاوبەش ببەخشین بە خوێندکارانە. گەرچی تەمەنی زانكۆی راپەڕین بە بەراورد بە زانكۆکانی تر کەمە، بەڵام هەوڵەکانیان بۆ پێشخستنی زانكۆ و بەرزکردنەوەی ئاستی زانستی بەردەوامە. ساڵانە دەیان چالاکی زانستی زۆر بە زۆر ئەنجام دەدەن و هەرەمە ژوای کردووە لە ماوەیەکی کەمدا ئاستێکی بەرزی زانستی پێشکەش بکات. وێڕای ئەوەی لە سەرەتادا زانكۆی راپەڕین کەمی کادری زانستی یاخود پلەی زانستی بەرزی هەبووە، بەڵام هەنگاو بە هەنگاو بەرەو پێش چووە لە گرنگترینیان گرنجیدانە بە زمانی ئینگلیزی لە ڕێگەی کردنەوەی چەند خولێکی بەهێز بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و هەروەها ڕاهێنانی کادیرە زانستیەکان بۆ بەدەستێنانی بڕوانامەی ئایلتس و تۆفڵ و لەگەڵەوەشدا چەند کارێکی تریشکردنەوەی چەند بەشێکی گرنگ کارجێڕی یاسا و هەروەها ئەندازیاری و هەروەها چەند بەشێکی گرنگ لە کۆلێژی زانست و بۆ داهاتووش چەند بەشێکی تر پێشنیازکراوە کە بکرێتەوە کە بێگومان گرنگی زۆری دەبێت بۆ دەڤەرەکەمان. چەندین بەشی زانستی پێشکەوتی تێدا کراوەتەوە و ئێستا لە قۆناغی کێبڕکێدا لەگەڵ زانكۆکانی تری هەرێمی کوردستان و بەو ستافە نوێی کە هەمانە بەو تەمەنە کورتێکە هەمانە بەو ئاستە زانستیەی کە ئێستا پێشکەشی خوێندکاران و ناوچەکەی کردووە زۆر گرنگە بە هەند وەرگیراوە و ئێستاش لە قۆناغی پێشکەوتنی زیاتردایە. زانكۆی راپەڕین لە ساڵی 2010 فەرمانیکردنەوەی بۆ دەرچوو. لە ساڵی 2011 خوێندن لەو زانكۆیە دەستی پێکرد. لە ئێستادا خاوەنی 5 کۆلێژ و 23 بەشی بەیانیان و 10 بەشی ئێوارانە و زیاتر لە 4800 خوێندکار دەوامی تێدا دەکەن. ساڵانە 1000 خوێندکار وەردەگرن. هاوکات خاوەنی 3 سنتەری گەورەی پێشکەوتووە کە هەریەک لە سنتەرەکانی زمان و سنتەری بەکارخستن و سنتەری توێژینەوەیە و لە ئاستێکی بەرزی زانستیدان. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.